الله الرحمن الرحيم قل أوحي إلي أنه استمع نفر من الجن فقالوا إنا سمعنا قرآنا عجبا پیغمبره دکیشی امینه باوکی نبی عبدالله محمد نگراوی خواه صلى الله على محمد صلى الله عليه وسلم من نومنا أرسلانا پنج سالم لدەستگای نوری حیکمە 2 ساڵە دەرزە خوێنم ڕۆژانی هەینی هەڵ ئەسم لە خەو سەعات 7 هەڵ ئەسم لە خەو ئینجا دەستنوێژ ئەگرم ئینجا نانەکەمە خۆم و پاسەکەی بە خۆم ئەگۆڕم و پاسەکەی بەشێمەنە و ئینجا ئەڕێم بۆ دەستگا قورئان ئەخوێنین دەرسی ئاداب بخوێنین چیرۆکیشمان بۆ ئەگێڕنەوە خۆشیەکەم لە مامۆستا بەیان و مامۆستا شاگڵ چونکە دەزمان پێ ئەڵێن منەکو دایکی مینا 2 ساڵە دەوامەکە لە دەستگای نوری حیکمە توانێتی 2 جزء قورئان لەبەرکە سوپاس بەخوای پەروەردگار هەر لە مناڵیەوە لە تەمەنێکی زۆر بچووکۆ تواناکانی بەدیار کەوتووە کە توانیوێتی لە بواری قورئان لەبەرکردنا هەروەها ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم توانایەکی هەبوو کە توانای وەرگرتنی زۆر باش بووە ماوەی 2 ساڵیشە لەگەڵ مامۆستا ژیان بەردەوامە لە دەستگای نوری حیکمە و 2 جزء قورئانی لەبەر کردووە سوپاس بەخوا لە ماڵش مناڵێکی زۆر گوێڕایەڵە ڕۆژانی جمعان بەیانیان ئەچن بۆ دەوام لەوێ چەند دەرزێکی تریشە خوێنن جگە لە قورئان ئاداب و هەروەها زمانی ئینگلیزی خوێنن تەمەنیشی 5 ساڵێش تا نەچۆتە قوتابخانە بەڵام توانای نووسینیشی هەیە سوپاس بەخوا سوپاسی دەستگای نوری حیکمەکەم کە توانیویانە هەوڵ بدەن لەگەڵ مناڵەکانمانە و بەو شێوازە سەرکەوتوو بوون سوپاس بەخوای پەروەردگار و دەستخۆشیان لێکەم أنا كتلبي من درس بيوتو قرآن حفظ كردو لا من تلبي كي نمونية ما شاء الله يلبي تلبي كتاب الله تواني لبركردني بو تمنى من الله ولا سالي ودرس كردو بحفظ تواني كي باش سباس بخواي جورا حوليا ولا قليا وباش عن جماله وين داكي بتعبتي كداكي نمونية بمعنى كهولي لقليا ومتمنى بتشكو جيانامة لبركة وقرآن لبركة ونيوش أزانات ما شاء الله اللي يعني تواناكي لمنالي ترى هستي بيناكي منالي ومكتبي لمكتبي شاي ولا بشش حوصالية أو تواناي أمينية أو تواناي لما بدي أكين عندي كباشي اللي شاوران أكين بهواي أويكا بيتا تراكي ورناكي بو مالوين بو دور برمان بو لقا كمان كشانازي بيو كنوكم اللي دزجانو رح يكمل لقي سيسايق